وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. لە تەی ڕۆژان ڕابردوو سایتێک بە ناوە یاهوو تحتە ناوە بەڕەسیکردنە عملیاتە کوشتنە قاسم سولەیمانی هەنێک خەبەری دادەرەوە کە گویا لە 15 منبعە تایید کردیاگە چۆنیەتیە کوشتنە قاسم سولەیمانی بە دخاڵەتە دژە تەرۆرە حەلیمە کوردستان بووکە و جەماعەتە سەلەبریتیە پڕۆپاگانداییە دەوڵەتە یەهودیە ئێرانی و ئیاڵەتە متحدەیە ئەمریکا کەوتگنە گەڕۆ کە ئەم سناریۆ بخونجنن و تحتە ناوە ئەوەی کە ئێران بە شوێنە بیان و ئەگرێ زۆنە سەوز بگرێ. خب و حکوومەتە هەرێمە کوردستان دەخاڵەتە خۆی لەم کارە تەکزیب کردگە. بزانن بۆ خاتری ئەوەی کە ئێوە تەحلیلێک بکەن کە تەحلیلەکەتان دروست بێت، نەک ئەوەی کە ئێوە غەیب ئەزانن، نەک ئەوەی کە خوا ئیلهامتان پێیەکە، نەک ئەوەی کە جامێکی جەهەنەماتان وا پێ و ئەتوانن هەرچی حەقیقەتە دەری بێرن، نەک ئەوەی کە ئازمایشگای گەورە و سەتەلایت و دووربینتان وا پێ ئەتوانن بیخەنە سەری و دەری بێرن. ئێوە لە یەک چتۆ ئەزانن مەسائل چەنێ درۆزنانە و مەسئلەکان بەرەو کوێ ئەچێت. ئەوەی کە تۆ ئێشێ دەری بخەی بزانی یاڵەتە متحدەیە ئەمریکا ڕاز ئەکا یا درۆکە. میزانە درۆزنیە یاڵەتە متحدەیە ئەمریکا یارمەتیە تۆ ئەدا کە واقعیت بفەهمی. بۆ ئەمە ئێشێ تۆ بفامی یاڵەتە متحدەیە ئەمریکا ئیدعا ئەکەن گەورەترین قدرەتی نظامیە جەهانە وا لە توول تاریخە کورەیە زەمین و بەشەریەت بەخۆی و دیکێسی. یاڵەتە متحدەیە ئەمریکا هەرە وڵاتە بوو کە توانی بە هاوکاریە هاوپەیمانەکانی عێراق لە 2003 بە یەک مانگ بگرێ. یاڵەتە متحدەیە ئەمریکا ئێرادە بکات لە هەر کوێیەکی دنیا خەڵک ئەگرێ. ئەمە تەبلیغێکە کە بۆ ئیاڵەتە متحدەیە ئەمریکا ئەیکەن. پس ئەبەر قدرەتێکی وەکو ئیاڵەتە متحدەیە ئەمریکا ئێشێ ئەم پێگەی ئەبەر قدرەتی خۆیە بێڵێ تۆ ناوێ خۆی زەبوون نیشان بە. ئەگەر خۆی زەبوون نیشاندا لەگرا درۆ وا لە کارە، لەگرا نەیرەنگ وا لە کارە، لەگرا ڕیا وا لە کارە. با ئێمە خەبەرەکە بەڕەسیکەین. خبر ئەوەڵ ئەمەسە، فەرزە ئەوەڵ ئەمەسە دەوڵەتە ئێران و ئیاڵەتە متحدەیە ئەمریکا دوژمنن تەکە یەکتریە و ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بە شوێنە بیان و ئەگەڕێ کە دەسێ لە ئێران بوەشێنێت. دەی مێژووی 44 ساڵە ڕابردوویە جمهوری ئیسلامیە ئێران و ئیاڵەتە متحدەیە ئەمریکا سابت ئەکا ئیاڵەتە متحدەیە ئەمریکا لە هەر کوێیەکیشە کە قرار بووگە ئێران لێ بدات و لێ داگە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا هیچ واکنشێکی نەبووگە، هیچ ڕەتفعلێکی نەبووگە و هیچ کارێکی نەکردگە. ئەمە نوکتەی ئەوەڵ. و ئەمە نوکتەی دووەم. قاسم سولەیمانی لە دوای ساڵە 2003 ڕۆخانە ئاغای سەدام حوسێن دائیمەن لە عێراقا بووگە، بە تایبەتی لەم ئەواخرە لە دەورانە شەڕە داعشە بە ئاشکارای عالم لە جبهەکانە جۆرا و جۆرە عێراقا بەشدار بوو. ئای قاسم سولەیمانی لە تیڕەسە هەواپەیماکانە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بوو وەختی ئەڕوون بۆ بۆمبارانە داعش وەکو ئاوی خواردن بوومێکیان بەسەری و بەرەداوە ئەیان کوشت. یاڵەتە متحدەیە ئەمریکا لە توو لە ئەم چەند ساڵە ئەم کارەی نەکرد و ئاغای قاسم سولەیمانی هەر جۆرێ مەیلی بوو هاتوچوو. لەو کاتێشا لەبیرتان نەچێت یاڵەتە متحدەیە ئەمریکا قەیمە عێراقە، ساحێوە عێراقە، عێراقی داگیر کردگە. یعنی یاڵەتە متحدەیە ئەمریکا پەیمانە نظامی تەکە دەوڵەتە عێراقا هەست. هەر کەسێ گەرەکی وێت کە پەلامارە عێراق با یاڵەتە متحدەیە ئەمریکا پەلاماری ئەدا.
ئاسمانگە عێراق بەدەسە ئیاڵەتە متحدەی ئەمریکاس. خۆ تۆ لەگرا پێی ئەوەی بە درۆزنیە ئیاڵەتە متحدەی ئەمریکا، من ئیاڵەتە متحدەی ئەمریکاوم، قدرەتم لە خۆم نیشان ئەدا، ئۆتۆریتەم لە خۆم نیشان ئەدا. قدرەت ئەوەسە تۆ بڕۆی دوژمنت زەبوونکەی نەقارەمانیکەی. بزان هەر لەم تاریخە جوولەکە نوویسە ئێژێ ئەم تاریخە جەعلە نکاتێکی واتیا کە بە دەردە ئێوە ئەخوا. ئێژە تەموچینە چەنگیز نەیشابووری گرتو وەوتیان ئەم کاورا مەکوژە، ئەم کاورا دیوان سالارە، کار حکومەتیەکە. وتی مەسەڵەن چیەکە؟ وتی مەسەڵەن نامە ئەنووسێ، چت ئەنووسێ. چەنگیز وتی باشە نامەیە بنووسە بۆ فڵانە پادشا، بنووسە یا تەسلیم ئەبی یاخوا ئەزانی. کابرا چارەکێکی پێچ و هەر خەریکی نامە نووسین بوو. تەواوی کرد و وتی باشە ئەوەی من وتم بۆ ئەوەنەی پێچ و نووسات دابی خوێنەوە. چی کابرا دەستی پێکرد لە چەنگیزی مۆغڵ و شاوی شاهان، شاهی شەرق تا غەرب، شاهی باڵا بەرز، دەستی پێکرد 15 دقیقە وەسفە چەنگیز و لە ئاخر و خەتاب بە مەسەڵەن عەلی پادشای مەزن، پادشای خاوەر، پادشای گەورە. چەنگیز وتی کاورای کاولت تێ هەڵدریاک باوەڕەکەی تۆ دوژمنەکەی منت تەواو پڕ ڕوو کرد، تەواو ڕوودارە کرد، گرتیان سەریان بڕی. ئێستا ئیاڵەتە متحدەی ئەمریکا بەجێ ئەوەی مانۆڤرە قدرەت خۆی با لە عێراقا. مەسەڵەن ئیاڵەتە متحدەی ئەمریکا تەکە ئێرانە دوژمنە وەکو مشک بنەوەیە لە کلکە قاسمە سولەیمانی وە بیگرتەیە، نەیەتوانی، ئیمکاناتی نییە، نەیەتوانی بڕوا قاسمە سولەیمانی بگری. مەسەڵەن قاسمە سولەیمانی بگرتایە چه ئەتفاقێکە کەفت، تا ئەوەی کە کوشتی چه ئەتفاقێک کەفت. بزانن خب ئەمە نکتەیە ئەووەڵە. نکتەیە دووەم نەوعە کوشتنە قاسمە سولەیمانی. بزانە ئەوانەی کە ئێمە ئەناسن و خەڵکە خاوەرەمیانەی ئەناسن، با من یەک شتان پێ بێژم، قدرەت ئەوەسە تۆ شتێ وەزیێنگی بیگریت، دوژمن وەزیێنگی بیگری، بیوەیتە بەردەمە عێداڵەت و بیکەی بە عیبرەتە خەڵکی. ئەو کارە وا ئیاڵەتە متحدەی ئەمریکا بە قاسمە سولەیمانی کردی، منیش ئەوە ئەکەم. یعنی چۆن منیش ئەوە ئەەکەم؟ بزانم من حکوومەتم بەدەسۆنیە، ئیمکاناتم بەدەسۆنیە، من هەموو عیدەیە یار حکمم مەرگە هەر کەسێکمدا مەجبورم بێ ئەوەی بیکێشێنمە دادگا و بیگرم و سجنی کەم و مەحامی بۆ بگرم و پێرمی و پیوە مەجبورم لە خیابانە لێ بەم بیکوژم، چون ئیمکاناتم نییە، مەجبورم لە خیابان لێ بەم و بیکوژم. ئەم کارە ئیاڵەتە متحدەی ئەمریکا کردی بە قاسمە سلێمانی. چی بوو؟ هەمان کار بوو کە منێک کە حکوومەتم نێ بەدەسۆ و خاکم نێ بەدەسۆ و ئیمکاناتم نێ بەدەسۆ، مەجبورم ئەوەی دوژمنمە فیشەکێکی لێ بەمۆ بیکوژم. مەجبورم ئەنا منیش کاغازبازیمە کرد و مەحەکەمم بۆ داهەنیا و نەمایشە تەلەڤیزیۆنیم ئەکرد و قدرەتە خۆمم نیشان ئەدا و تا ئەم خەڵکە بوێنێ من چ پیاەک خاسێکم. وەلی ئێستا چون ئیمکاناتەکەیم نییە، مەجبورم هەر لە خیابان و یەک فیشەکی لێ بەم تەواویکەم. باشە ئیاڵەتە متحدەی ئەمریکا بەم گشتە قدرەتە، چون تماشاکە تۆ ئیشێ بگەڕی بزانی ئەم داستانە درۆکەی وا لەکوێە، ئەم داستانە بووگەنیەکەی وا لەکوێە، لەکوێ گەرەکی تۆ بخەڵەتێنێ. باشە جنازەیە ئاغای قاسم سولەیمانی کەس نایوێنێت، بەڵام هەڵ ئەسن ئاڵەتە تەناسولیەک کنیاک وەسەرە سپەڕ ماشینێک و عەکسی لێگرن، لە کناریە دەسە بڕیاگێک وەکلکەوانەیەک و کە ئەمە منتەسەبە بە قاسم سولەیمانی عەکسی لێگرن. ئیاڵەتە متحدەی ئەمریکا تۆ بۆ ئەوەنە چەپەڵ دەزەوەشینی، بۆ ئەوەنە چەپەڵ دەزەوەشێنی، ئەی بۆ بە ساڵەمی نایگری، بۆ لێ ئەدەی تیکە تیکەیەکی کەس جنازەکەی ناوێنێ. حکایەتی کوشتنەکەی ئۆسامە بن لادنە وەڵا چوین و لە پاکستانە گرتمان و کوشتمان و لەبەرەوەی نەوێت و قارەمان بردمان لە وەسەتی دەریای لە جێگەیەک و فڕماندا خوارۆ. دەی تۆ نێرەکەرە دنیایت و ئەدعای دنیا تێت و دەسەها بە من لە دنیا و زەمینە گرتگە و دەریا گرکە و ئاسمانە گرتگە. ئیتر ئەم شعارە ئەلەکیە چیە لە شارشاردنەوەیە جنازەی ئوسامە بن لادنە؟
کوا جنازەی قاسم سولەیمانی کوا ئێمە خاوەڕەمیانەی واینە ئەو فکرەکەی ئەمە هەتکێکی فرە گەورە بوو گونە قاسمە سولەیمانیمان چاو پێکەوت وەسەرە سپەڕە ماشینێک و ئۆخەی و دڵماندا ئەمرکیت و وای چی پێکرد و چه هەتکێکی پێکرد و قەشەنگ و ئەوی قەشەنگ ڕەوانشناسیەت و ئەزانی کێژی قاسم سولەیمانی مردگە ئاسڵە کێژی مردگە وەمە فەریبە سێوم آخر ئیاڵەتە متحدەیە ئەمریکا و وا خەریکە کارەکە ئێژی ئەمە منم و یارانە ئاخێز و قدرەتم نێوە دەس و دانەیە زلهێز هاتکە پەلاماری میدانگە ئێژی منم و گەرەکمە ژنەڕاڵ پەترایەس بکوژەم چون منیش ئێشێ دانیشم و کوڵ بگرم بۆ ژنەڕاڵ پترایس و خۆ من یاڵەتە متحدەیە ئەمریکا نییەم و خۆ من 12,000 دانە فڕۆکەی شەڕکەرم بەدەست و نییە و خۆ من ناوگانە گەورەی دەریاییم بەدەست و نییە و بە هەزاران هەزار هەلیکۆپتر و بە هەزاران هەزار مارێنز و دەڵتا فۆرسم بەدەمۆ نییە من هەموو عیدێ یارە ئاخێزی گەرەکمانە ژنەڕاڵ پترایس بۆ کوژین ئێشێ کوڕی بۆ بگرین لە جێگەی کابی تەقێنینەوە یاڵەتە متحدەیە ئەمریکا تۆ منی دەیواوێت و تۆ هیچ قدرەتێکە نییە کاورای کاول خودیارە تۆ هیچ دەسەڵاتێکە نییە و کاورایەکی تێ هەڵدریاگی ترسیاگیت و قاسم سولەیمانی قەپی پێتا کرد وەخت و بتخوا و وە ترس و لەرز و بەوبەختی نازانم چۆن و گەلە کۆمەتان کرد قاسم سولەیمانی بکوژن تۆ بنۆڕە ئەم خەبەرە ئەی خوێنی تۆ کەلەی سرە داخەکە واتە خەبەرەکە ئەمەسە ئەو ڕۆژە گەلەکیان و قاسمە سولەیمانی بکوژن یاڵەتە متحدەیە ئەمریکا ئیعلامی کرد مانۆڤری سەربازی ئەکا بەشێ لە فڕۆکەخانەی بەغای داخست دەی ناوسکی بڕیا و چواردانە تیم و پۆلیسی بە هەناردایە ئای قاسمە سولەیمانیان و بە بەردەمە هاوپەیماکەی و دەستگیر کردایە ئەحیانەن مقاومە ئەکریا دوو نەفەر ئەکوژیا دە ئیستا دەخاڵەتە دژە تێرۆر وڵات دژە ترور چووگن وتیانە با لەکوێوە خەریکە ئەڕوا ئیلتیجای باوا لەکوێ نیشانە شکێنەکان و تەکتیرەندازەکانە ئەمریکا سنایپرەکانە ئەمریکا دانیشن وە سنایپەر بەن لە قاسمە سولەیمانی دەی بۆچی بوو قاسمە سولەیمانی لە جبهەی شەڕا بوو قەشەنگ دیار و وەکو سیبل لێت بایە بوو کوشتەیە وەختە خۆی ئیستا ئەم پەنا پەسکی و فیلمە سینەمایی و ئەم هالیوود بازیە و ئیسا ئەم دژە ترۆرتە بۆ چییە ئەم دژە ترۆرە تێ هەڵدریاکتە لە عێراقا بۆ چییە وە چه دەردێگە خوا ئەم دژە ترۆرە بیوەیت و جلە عێراقی لە بەریکەیت و خوا هەڵی ناگرێت و لە تەخلیەی بارە ئەم گروپە دژە ترۆرە مەوجود بووگەن لێو دوا ئەو پۆلیسە وا چووگە گونە قاسمە سولەیمانی هاوردگە سۆ عەکسەکانی لێگرتن ئەوە کوردوگە گونەکەی هەڵگرکە و دەرچوو تۆ خواد مەسخەرەی وجودە مەسخەرەس کاورای مەسخەرە ئێوە ئەم مردمە بە چی ئەزانن بە ئەحمەقی ئەزانن بە یابووی ئەزانن بە چی ئەزانن ئەم مردمە ئێوەمە هەروە فڕە ئەدەنە ناو دەمە ئەم مردمە کە ئەنەهوو گەرەکتانە بێژن ئامریکا تەکە ئێرانە دوژمنە ئیستا ئامریکا و ئێران گەلە کۆمە ئەکەن زۆنە سەوز بگرن دێ ئەمە سابتەکە هەل لە ئەوڵ و گشتی درۆ بوو قاسمە سولەیمانیان کوشتەکە بڕۆن زۆنە سەوز بگرن وانیە دەی خۆ ئەوان نیە ئۆکێ وانە دێ خۆ مامجەلالە تاڵەبانی و پارتی دموکرات خۆیان بەشێکن لە سپاهە قودسە ئێران ئیستا گەرەکتانە بێژن چی بێژن ئەحیانەن لاهور شێخجەنی پیای قارەمانێکە ئەم کوردە ئوغدەیەتی هەڵدریاگە حەزی پێکە و قاسمە سولەیمانیان بوومان کوشت باشە یاڵەتە متحدەیە ئەمریکا هەدەفی لە کوشتنە قاسمە سولەیمانی چە بوو سپای قودسی لە بین برد هەشت و شەعبی لە بین برد ئایەتوڵا خامنەیی لە بین برد چی کردێ قاسمە سولەیمانی چییە مۆرەیەکە و کوشتی بدانێترە خەنەجی نەبوو مێشک نەبوو لەم دنیا مێشکە ئستراتژی کە عەجیب و غەریب وەکو قاسەی سوڵەیمانی کاورای خەمزەی دوو جنسەی تریاکی کرمانی لەمە مهمتر نەبوو چه کارێک و یاڵەتە متحدەیە ئەمریکا کردی قاسەی سلەیمانی بۆ کوشت ئێژێ سەرم سڕماگە لەم دەنگ و باسە سمسمە خەرە و کاری یاسە
ئاغای ئیاڵەتە متحدەیە ئەمریکا تۆ بالئەخەرە قودرەتت جەهانی و ئەبەر قودرەت هەیانە تۆ منی یا من تۆم کامیان دێ ئەم کارە تۆ کردەکتە منیژیشی وا بکەم هەر ئەو کارەسە وا من ئەیکەم لەگەڵ یارانمە چون ئیمکاناتم نییە تۆ ئەم گشتە فیلم و تەقلە و بۆ کوشتنە قاسەمە سوڵەیمانیتە بۆ لێدا بۆ سەبەبی خۆ با من بەڕەسیکەم قاسەمە سولەیمانیت کوشت جمهوری ئیسلامی ئێران ئیدعای کرد دەوڵەتە ئێران بوو گەس و ساحێ و سەردارێکی نێودەوڵەتی و ژێنەراڵێکی گەورەی نێودەوڵەتی بۆ ئەوەڵین بار لە هەموو مێژووی خۆیان کۆرپۆرێشنە جوولەکەی ئێرانی بوو بە ساحێبی شەهیدێکی نێودەوڵەتی ئەویش کێ کوشتگێسی ئیاڵەتە متحدەیە ئامریکا تۆ ئەزانی چه ئفتخارێکە ئیاڵەتە متحدەیە ئامریکا نەفەرێ بکوژێ نەفەرێ ئیاڵەتە متحدەیە ئامریکا پەیمانە حەیدەری ئێژەیە پیاوی بێ من بکوژ ئەمە ئفتخارە بۆ ئومەت کوردی تۆ بێی و من بکوژیت ئەمە ئەفتخارە بۆ ئومەتە کوردی چون تۆ ئەوەنە زەبوونی بەدەستی دانەیە کورد و هاتکیتە هەشۆکە پلانم بۆ دائەنیت و بەرنامەم بۆ دائەنیت و بێ قەبکەیت و سەرما و سارۆخ لێم بەی حەچێکم لێ نەمێنیت و تۆم کارە بۆ ئەەکەی ئێران ئەوێتە ساحەوە سەردارێکی گەورەی نێودەوڵەتی شەهیدێکی گەورەی جیهانی ئیسلام بەدەسە ئاغایە ئیاڵەتە متحدەیە ئەمریکاوە لێو دوا ئێران لە تۆڵەی قاسمە سولەیمانی 28 دانە سارۆخە لێدا 27 سارۆخ ئەینێ بە دەرە قنگە خۆت و ئەرتەشەکەت و وا چۆڵە کردگە لە خاکە عێراق نە دەوڵەتە حیزە عێراق دەمەکاتەوە نەخۆی حیزە چییە ئەم دەوڵەتە ئێرانە چییە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا تۆ وەکو سەگ لێی ترسیاگی بۆ وەکو سەگ لێ ترسی خب ئەمە کامی قابلە باوەڕە بۆ ئێوە ئێران فرەزلە یا ئیاڵەتە متحدەیە ئەمریکا کامیان ئێوە ئیشە ئەمە جواو بانەوە یا ئیاڵەتە متحدەیە ئەمریکا ئەو سەگە نییە ئەوەڕێت و ئێوە باوەڕی پێ ئەەکەن یا ئێران مەیل بکە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا پاکەکە لەسەر ئەم جیهانە وانییە جەماعەتە تاڵەبانیە بەچە سپای پاسداران جەماعەتە تاڵەبانیە بەچە سپای پاسداران و حکوومەتە هەرێمە بەچە دەوڵەتە ئێرانی و ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بە نەجوولەکەی تێ هەڵدریاک ئێستا مەرغوب بووگن دەستیان بووگە لە کوشتنە قاسەی سلەیمانیە دەستیان بووگە ئەحیانەن یەکێتیە نیشتمانی لە خۆیش ئیرادەیەکی هەز خۆمە گشتی تەئاتر و نەمایشە دەوڵەتە عێراقی هەر ڕۆژی ئەوەڵ گیریا بدرێتە دەسە ئێران و دریا دەسە ئێران بۆ داهاتوویە ئێراندا دریاگە مشتی ئەنتەریش خەریکن ئەوە ئەم زهنیەتی خەڵکە ئامادە ئەکەن بۆ تەجاوزات گەورە تەوەجۆکەن سەروبەندی انتخاباتی شەو یە مەرغوبێتی وەم لاهورە تێهەڵدریاگە شێخ جەنگێ تێهەڵدریاگە بن کە ئەنەهوو ئەوانیش لە پەناپەسکێک و خواحڵی ناگری و ئێمە نەوگین و مەعموریان هەناردگە بڕوات چەمەدان داگری یەکێتریان گونە قاسمە سولەیمانی بێرێت و دەرچوێت تا کوێ دەرچوو تا کوێ دەرچوو خەڵکیش زیقی کردگە و ئێران حملەمان پێکاو بە ژێران بتانخوا تو وایتە ژێرە دەسە ئێرانە کاورای کاول تو ئەو کەسەی وا ئەنفالی بەسەر تۆ کردگە هەڵەبجەی بەسەر تۆ کردگە ئەو کەسەی وا تەعەدای لێت کردگە ئەو کەسەی وا جنایەتکارە ئەو کەسەی وا هاڕیکتی تحتە ناوە حکوومەتی حەرێم تەپی داگەمە لەسەرە ئێستا ئەترسی عەلی خامنەئی بێ دێمانە گشتیان خۆ بەچە عەلی خامنەئین بەچە عەلی خامنەئین
ئینسان نەگەرانە چیت ئەحیانەن چیت لێکەمەوێتۆ ئەم گەلە کۆمە ئێوە کردکتانە لەم مردمە ئێمە و ئەم مردمی ئێمە بێعەقڵ و بێمستەوا و خەڵەتیاگ و ترسیاگ بارتان هاوردگە تاسەر بۆتان ناڕوا بابزانی ئەم نەمایشانەی شەوا خەریکن ئەیکەن ئیشی بڕۆن جواوت تەکتەکە ئەم کارانە وا ئەیکەن بیدەن ئەمە پاسگاریە با بزانن و ئەمانە سەروبەندە گۆڕینە دەوڵەتە ئێرانین بڕۆن دەوڵەتە ئێرانی لە کڵاب هاوسە بە شدەت خەریکە باسە جۆرا و جۆر تێرێ بزانن یەک مشت سیلبریتیە میدیایان فرەداگەسە ناوە ئەم میدیا خەڵکی کوردەوار ئەمانە فرە نیەن ئەمانە ئیمکاناتیان هەز فەزاکەیان خواردگە بڕۆ تەماشای بکە سیلبریتیەکانە دەوڵەتە ئێران ناوێت و 2000 نەفەر عەزیزم ئەمانە بە 2000 نەفەر فەزای میدیایان لە ئێوە هەڵتەنیگەسۆ بێ بڕۆ ناوە کڵاب هاوس لە کۆنە خەبەرنگارە BBC گرتگە تا خەبەرنگارە وەیساف ئامریکا تا هەتێ هەڵدریاگە بەرساختەکانە دەمە قۆپاندەپی بەچکە حیزبیە فدرال بازە سپای پاسداران گشتیان وان تەکی یەکتریە بڕۆن یەکێ 15,000 و 10,000 فالۆوەریان هەز ئۆتاق دائەنێن ناگاتە 2000 نەفەر بەحسەکانیشیان چییە؟ پرۆژەیە بەعدەست جانشینی ئێرانە دوای جانشینی ئێرانە دوای جانشینی فدراڵوێ فدراڵە جوغرافیایی وێ بڕۆین فارسازی بکەین بڕۆین گشتمان ئێمە قەومین و زوانمان گەرەکە ئمڕۆ بەحسیان دروست کردگە ئایا ڕەهبەرە جمهوریە ئیسلامی ئەتوانێ جێنشینە خامنەئی ئێرانیش نەوێت طبق قانون ئەساسی جمهوریە ئیسلامی بەڵێ ئەتوانێ ڕەهبەر نێگەرەکە ئێرانی وێ ئێستا ئەمە بۆ چییە؟ بۆ خاتری وەم خەڵکەوە تەو بگرن وە لەرز بەریدەن دە ئەم خەڵکە مەگەرمە و جوودە نەوەڵام خەڵکە ترسیاگە مشتی فاحشەن فرەداگەسە ناوە میدیا و فەزای مەجازی تەنی گیانەسۆ کاناڵوانە شەهرامە هۆمایۆنە سەلتەنەت تەڵاب بە بەشداریە قاسم شعلە سەعدی و هوشەنگە ئەمیر ئەحمەدی و بە بەشداریە سادق زیباکەلام هاوکات کە بەرنامە پەخشەکە لە کڵاب هاوسیشە تەمامە سلبریتیایە ئێران ئینتەرنەشناڵ و BBC ئەڕۆن لە پانەڵەکەیە قوڵفی ئەکەن لەبەرەوەی ئۆتاقەکانیان و ئامارەکانیان بچیتە سەرۆ بۆ خاتری چییە؟ پرۆژەی جانشینی ئای خامنەی عادیە و کریاگەسەوە مردمەکە هیچ دەخاڵەتێکی نییە خۆی بە ساحەوە هیچێ نازانیت هیچ تااقەتی نەماگە ئەوەنە تکراریان کردگەسەوە ئەوەنە تکراریان کردگەسەوە هیچ ئەتفاقی نەکەوێت ئادیۆ بووگەسۆ پرۆژەی جانشینیە و عەلی خامنەی مەیلیسی و جانشینیە کات و چه غەڵەتێکەکەی بە چی وایان کرد بەم مردمە؟ بە گەلە کۆمەی میدیایی بە مشتی عنتەر بە ئەمسال شاهد عەلەوی و عەلیە جەوانمەردی و بە مشتی بێشەرەف نادرۆست وایان کردگە بەم مردمە کورە ئەمانە 2000 نەفەر زیاتر نیەن ئەم قەحبە و فاحشەی سلبریتیانە ئەمە ئەم ئیاڵەتی متحدەی ئەمریکا لە خۆی نیشانیەدا خۆچوار کرد و خاکەناز ئەتوانێت دەریان کا حتا واشنگتۆن مشتی ترسیاگە تێ هەڵدریاگە خوێڕی نەمانە مەگە ناوێنی ملیۆن ئینسان دەمی پانەوە کردگەسەوە وە دیاری یەک مشت سلبریتی فاحشە یەک مشت فەساد کەدە لە ژێرە ناوە کاناڵە تەلەڤیزیۆنیە کاکە خەریکن بە مەیلە خۆیان ئەی خونجنن گشتیشی لە سکوتە مطلقا لە ناوە فەسادا گیری کردگە
بۆی مهم نییە چواردانە جندە و فاحشان هاوردگە تکرارەکەنەوە سوحا ئێران بگۆڕێ چی بکەین مشتەبای خامنەئی بێت چی بکەین فدراڵی بدەین زوان قسە بکەین دژە ترور دەسی بووگە لە قاسەی سوڵەیمانی ئێران حەملەمان پێکە کۆرە کاورای کاول بنەماڵەی گەوادە تاڵەبانی دەستیان تا بینە قاقاوا لە خوێنە ئومەتە کوردیە بنەماڵەی بێشەرەف بارزانی دەستیان تا بینە قاقاوا لە خوێنە ئومەتە کوردیە هەر لە ئەنفال و گرتگە تا شیمیاییەکە ئیستا تۆ گەرەکتە بێژیت ئەحیانەن کەوتکیتە خەتەر سپای ئێران تێتە ئەو دیدە تۆ ئەسا ئەزانی سپا کێز فەرقە ئینسانەکان بە ئیدەکانیانە تۆ حاڵیتە مە تۆ نەدی مشتێک گەوادە جوولەکە لە سەرزەمینە ئێمە بوون لە تۆ خاستر زوانە تۆیان قسە کرد خۆیان بە جوولەکە ئەزانی بڕۆ کاورای ئیزەدی ئێژێ ئەز ئیزەدیمە نەکوردم ئیدە ئینسان ئەگۆڕێ نەزوان کاورای تێ هەڵدریاک ئەمانە گشتی بنە جوولەکەن هاتکنم ئومەتە کوردیە نابودکەن من دەمە قۆپان لە پێیەکی تێ هەڵدریاک کوردەواوە سەرم و ئێران نێت و ئێران ئەو ڕەدیوا لە من سەرتە تۆ ساختارە یەهودی وا لە سەرتا خەریکە نابودە دەکا مەگەر ئەسمەد ئۆنۆنۆ کورد نەو بە قەوڵە تۆ ڕئیس جمهورە تورکیە دوای ئاغایە مستەفا کەمال پاشا ئاتاتورک بابا یەکێم سکوتە بشکێنێت گەلە کۆمەیان کردگە لە زەهنیەتە ئومەتە کوردیە بە مشتی قەحبە و فاحشە بە مشتی بێ دایک و باوک گشتیشی خەریکە نەزۆکی و ترسیاگی و ترسە زاوەری لە خۆی و بڵاوە کاتۆ ئاخە تۆ مەحسوڵەکەی مەحسوڵە چیت فکرەکەی ئەقڵە کێ دروسیەکە چیت فێرەکە ئاخر ئەم دوو ئەنتەرە مەسەڵەن ڕووناکبیر و سەلەبریتیە ناوە تەلەڤیزیۆنە تۆن ئەم دوو ئەنتەرە قناعت خۆم من حەقی خۆتە لەو پێنجەی کە من دەست نیشان کرد لە پێنج کوردیەکی پیاوە ئەوەی تەواویە کوری برا هەمومان لە شەڕواڵی خۆمانە پیاوین تەواو ئەمە ناپیاوتری کردم مەسەلە پیاوە بەڵام پیاوەتی بەچی ئەڵێم هەولێری پیاوەتی بەچی مەفهومێ کاکە ئەمە عیشق ئەزانی من بەو مەفهومە قەبەلیەی کە بۆ پیاوتری داناوە پێم دەدەی ئاخر دەتوخوا میدیایە ئەم ئەنتەرانە ئەم ئەنتەرە تێ هەڵدریاگانە ئەم کەرە کۆپاندارانە تێیا هەڵخەنەوە مردم لەمە خاستر ئەوێت لەمە خاستر ئەوێ مردمێ دانیشێوە دیارە ئەمان و دەمپان کاتۆ لەمە خاستر ئەوێت آخر کۆمەلگایەک چوار دانە ئەقلی تیانەوێ و چوار دانەیتیانەوێ ئەمانە باتە بەرە شەق کۆمەلگا ماگە ئەحیانەن بەچی خۆریاگەین ئێمە بە ئەقڵ فاسدە بووگەنە گشتمان یعنی تۆ هەنوو نازانی وایتە ژێرە دەسەکیە یعنی تۆ هەنووز نەتزانیگە چون خۆتە ئالوودایان کردگە چون خۆتیش وایتەکە ئەم جنایەتە تۆ خوات کاولی خۆتەکە بنەماڵەی فاسدە بارزانی و تاڵەبانیا یەکێکی تۆ خوات عەلیە خامنەیت تۆ خۆتی وا سکوتە کردگە دەمە داخستکە ئەمانە خەریکن حەجیەک کە مەیلیانە بەسەر تۆ تاقیەکەنەوە بۆ کەسێکیش هەز ئەحیانەن مخالەفەتێ بکە کەسێکیش هەز ئەحیانەن قسەیەکی دروست حساوی بکات هەز کەسێکە سوعالیش بکات فرق فيما بين قاسم سليماني وجلال طالباني چبو فرقيان چیه؟ چه فرقێکیان هەست؟
یا ئەم حکوومەتە فاسدەی عێراق مەرکەزی ئەمە گشتی تەعاتر و نەمایشە بۆ تێ هەڵدریاگەی لاهورە شێخ جەنگی فاسد کوڕە فاسد بۆ ئەم نەمایشانە خۆتان خڕکەنەوە مشتی ئۆغدەیە تێ هەڵدریاگە شەلاق خواردەگە خاکەناز لێ دریاگ ئمڕۆ فکرکەن قەهرەمانیان کردگە قاسەیان کوشتگە خۆشی وە دڵە قاسە کوژیا دنیا گۆڕیا کوا جەنازەکەی قاسە ئەمە حاڵ و حکایەتێکە کە خەریکن کۆمەلگای ئێمەی بەرە و پیری و ئەوەن با بزانن اتفاقات ئایندە خەیلە سەریحا بەڕێوە وەلەمە کاولترتانەکەن لە سکوت خۆتانە لەو مەسئولیەتەی کە هەڵی ناگرن لەم فەسادەی کە قەرق بووگنتیە وا هاوکاریە ئەم فاسدانە ئەکەن ئێوە گشتتان و تەبدیل بووگن بەمە بۆ خاتری ئەوەی کە ئەم تەلەڤیزیۆنانە زەهنیەتە ئێوە دروست ئەکات نایەوە خۆش